قوربان نەخواردنەچی دەزانی تەنانەت ژیانی مێردایەتیشیت نازانیەوە. من خواردن نازانم. نا قوربان مەبەستم ئەوە نەبوو خواردن، بەڵام لە ژیانی ژنی مێردایەتی هیچ شتێک نازانی. قوربان تکا لێ دەکەم لێت دەپاڕێمەوە، دەبێت لەو ئافرەتەی جیا ببمەوە. نامەوێت بیبینم بە من بیکۆرە بم نەیبینمەوە ئافرەتەی. سەبر دەنگ خۆربەرز مەکەوە. معقول ئەنگۆ هاتنێ جیا بنەوە لەسەر خواردن چییە؟ فێر دەبی ئەنگۆ کێشی ترتان هەیە لەوەی گەورەترە تکای ئەوم باسکەن. قوربان لێت دەپاڕێمەوە، دووبارە گوتمەوە قوربان تکا دەکەم دەمێت لەو ئافرەتەی جیا بمەوە، نامەوێت بیبینم، ناحەیەمەوە لەگەڵ ئەو ئافرەتەی. قوربان جیابوونەوەم دەوێت لەگەڵ. باش تەوە پێم برێ سەبەبەکە چییە؟ سەبەبەش مقنعم دێ. ناگونجێ قوربان. ئەتوس دەری گەرەو نییە لەگەڵ نابژی، منیش نامەوێت لەگەڵی بژیم، منیش ئەمەوێت جیا بمەوە. ئەنگۆ کێشتان نییە، ئەنگۆ لێک تێنگەیشتنتان هەیە، تکایە لێک تێ بگەن. زەواز چ پیرۆزە، تکایە بۆ نوعی تەعامل لەگەڵ مەکەن. قوربان لێت دەپاڕێمەوە، تکای ئەو خوایەتی دەکەم شێت بوو بشێت. کاکە تۆ لە مەسەلەکەی تێناگەی قوربان، تکات لێ دەکەم قوربان، تکا دەکەم دەبێت لەو ئافرەتەی جیا بمەوە، نامەوێت بیبینم. پاش چەندین جەرسەی دیکە لە کۆتایی دەدات وەربڕیاری لێکجیابوونەوەی من و شەیدایدا کە ئەو ڕۆژەش بە ناخۆشترین و سەختترین ڕۆژی ژیانم دەژماردرا، چونکە قەت باوەڕم نەدەکرد من و شەیدا ڕۆژێک بێ لێکجیابینەوە. بگورە شەیدا کە نەمتوانێت لەبەر قسەی تۆ چی پێکەوە بێ. ئێمە لە وڵاتێکی ئەگە برایەکە بەرد لە کەسێک بگرێت بەردەکە بەسەر هەموو عایلەکەمان دەکەوێت. ئێمە لە وڵاتێکی ئەگەر ئامۆزایەکە خوێنێک برژێت بە ناهات لە تاپرسی ڕۆحی خۆمان لە وڵاتە بەجێ دەڵێن. ئێستاش ئەو نەتوینە بووینە قوربانی قسەی خەڵکی. بورت خوا شەیدا گردنم ئازاب بکە شەیدا، بووینە قوربانی قسەی خەڵکی شەیدا. ببورت خوا گردنم ئازاب بکە شەیدا. گردنم قەت ئازار ناکەم، ڕۆژێک ئەم ڕۆژە قەت لەبیر نەچێت.